هەموو وێنەگرێک و وێنە کێشێ بۆ ئاگرە ئەو زانانی کە دەفەرمونون بە کامیرەش حرامە بە ڤیدیۆش حرامە بەم بەڵگەی ئیشەکەن. ئەلمانیەکان و ئیسلامیە میانڕەوەکانی هەرێمی کوردستان ڕەوتی سەلەفی لە کوردستان بە ڕەوتێکی توندڕەو ناو دەبن کە فکری توندوتیژی بڵاو دەکاتەوە. ئەوانەی ئەو توندوتیژێش ئەو توندڕەویە زیاتر ڕاستتر ئەوەیە بڵێ توندڕەویە کە تیانە بە دیێرەکرێت بە پلەی یەکەم سەلەفیەکانن لە دەرەوە یەکەمیش هەندێ مەلان مەشرەف سەلەفین ئەگەرچی وەک کۆمەڵ لە چوارچەوەی سەلەفیەکانە بەدی ناکرێت بەڵام بە پلەی یەکەم سەلەفیەکان هەر وێنەیەکت بینی تێکی بە وێنەیە لەناو ئەلبومە سەفسەی کردووە لە بەرامبەردا ڕێبەری سەلەفیەکان ڕەتی دەکاتەوە. چۆن لەناو ئیسلامی ڕاستەقینە توندوتیژی نییە هەڵبەتە دەبێت گە سەلەفیەت ئیسلام بێ نابێت توندوتیژ تێدا بێ. لەبەرەوەش تەماشا دەکەین توندوتیژی لە چ بوارێکدا لە بوارەی بیر و باوەڕ و عەقیدەدا سەلەفیەت دوورە لە توندوتیژی. مسلمان بە کافر نازانێت مسلمان بە کافر نازانێت خوێنی مسلمان لای سەلەفیەکان پارێزراوە ناموس و کەڕامەتیان پارێزراوە ماڵ و سامانیان پارێزراوە. هەر ئەوەتەش وای ئەوەش وای کردو تەماشا دەکەین سەلەفیەکان ینی بە فکر و بە عەقیدە و بە داعوە و بانگەوازی بەرەنگاری هەموو داعش دەکەنەوە. هەر چوار مەزهەب دەڵێن ئەو کەسەی کە نوێژ ناکە دەبێ مەحکەمە قاضی بانجی کات داوای تۆبەی لێ بکات جارێک دوو جار سێ جار تۆبەی نەکرد دەبێت بکوژرێت. سەلەفیەکان لە هەرێمی کوردستان لە زۆربەی شار و شارۆچەکان کۆڕ و کۆبوونەوەی تایبەت بە خۆیان ئەنجام دەدەن کە ڕێگە پێدراوە لە چوارچێوەی یاسادا. لێرە ئازادی هەیە ئازادی هەیە ئەمە لەبەرەوە ئازادی عیبدار دەکەین ئەوانش لەو هەموو تێزە بێپێزە ئازادن. ئەوان دەڵێن ئازادی بۆ هەمووان ئێکەواتە ئێمەش یەکێکین لەو مرۆڤانەی کە مافمان هەیە بۆیە وام نەزانرێت کە خێر و سەدەقەیە پێمان دەکەن کە ئێمەش ئازاد بین. هەموو کەسێک لە وڵاتەدا ئازادی خۆی هەیە لە سنووری خۆیدا ئێمەش حەقی خۆمانە چاکەیەک و فەضڵێک و خێرێک نییە پێمان بکەن و لە سنووری ئازادی خۆشمان خێرمان بۆ میلەتەکەمان بۆ وڵاتەکەمان سەبەبی ئەمن و ئاسایش بووین نەک ئەو ئازیادەی کە ئێمەش مافی خۆمانە وەرمان گرتووە بە خراپ بەکارمان هێنابێت لە دژی میلەتەکەمان یا وڵاتەکەمان. ئەوەی خراپە لە مەسەلەیە دووشتە یەکەمیان تۆ کار ئاسانی بکەی بۆ بیرێکی تونڕە و مینبەری بخێتە بەردەست دووەمیان وەک ئامرازی مرملانی سیاسی دش بە ئیسلامیەکان بەکاری بێنی ئەم دوایان هەڵەیە و دوایی لە کوردستانە باجێ درێ بەڵام وەک ئازادی من پێویستە تونڕەویش ئازادی هەبێ بەڵام توندوتیژی بە هیچ جۆرە نابێ ئازادی هەبێ لە وڵات زەرە حرامە و ڕووتی و سترێجی و بێ حەیاوی بێ ئەدەبێت و لە ڕووی بەرەستان لەوەی لە زانکۆ نا ڕووتکۆ نا بێ لیباسی کۆ زانکۆ یعنی کۆی زانست بەڕاستی کۆی دەرخستنی لیباسە. هەندێک فتوا هەیە کە سەلەفیەکان بڵێن وڵا ئافرەت نابێ سافیرە بێ ئێوە هەر سەلەفی نیە خۆ وا دەڵێ مەذهبی حەنەفی وا دەڵێ مەذهبی شافعی وا دەڵێ مەذهبی حەنبەلی وا دەڵێ ئەوقاف وا دەڵێ یەکێتی زانایان وا دەڵێ لژنەی فتوا وا دەڵێ ئەمە نەسێکی سەریحی لەسەرە لە قورئاندا کە ئافرەتان دەبێ خۆیان داپۆشن. فەرمانم پێکراوە لەگەڵ خەڵک بجەنگم تاوەکو تەلەفوزەکەن بە شایەتمان ئەشهەدو ئەن لا ئیلاها ئیلا الله وئەنە محەممەد ڕەسوول الله پاشان نوێژ بکەن پاشان زەکات بدەن ئەگەر ئەمەیان کردەوە ئەوسا خوێن و ماڵیان لە من حرامە لە من پارێزراوە بێکا نابێ هیچ کەس دەستیان بۆ ببە یعنی ئەگەر ئەوەیان نەکرد خوێنیان حەڵاڵە بێ نوێژ نەکرد کافرە. أخي كافر يعني شيء يعني بيباورة باتفاقي سد جمع علماء نوێژ نەکەر کافرە باش بێگرن چیتان پێڵە. دڵ هەروادێ و پەرەسەندنی هیزری سەلەفیزم لە چەند ساڵی ڕابردوودا سەرەڕای ئەوەی وەک سەرچاوی فکری توندڕەوی تەماشا دەکرێن بەڵام هێشتا دیار نییە ئایندەی ئەم ڕەوتە لە کوردستان بەرەو کوێ هەنگاو دەنێت. موسیقا هەر موسیقایە هەمووشی مزماری شەیطانە هەمووشی شمشاڵی شەیطانە و بەرەو جەهەنەم و بەرەو ئارزوو بازی و شەهوەت دەدبا. منداڵێک بێنێ مۆسیقای بۆ لێ دەبزانە چ دەکا لە خۆیەوە هەڵدەپەڕە و ڕەقص دەکا کەواتە مۆسیقا وەسیلەی شەیطانە نەک وەسیلەی ڕەحمان بێ. ژیار محەممەد دەنگی ئەمریکا سلێمانی.